بەڕێزان دووبارە سڵاو کاگالی ئەگەر قسە لەسەر چۆنیەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بکەین لە ئێستاە نەوتی هەرێمی کوردستان بۆ پیکە ئێوە ئەڵەن لەلایەن حکوومەتی هەرێم خۆیەوە هەناردەی دەرەوە ئەکرێت بە چ ڕێگەیەک و چۆن هەناردە ئەکرێت و ئایا ڕێژەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە ژێرەوە زانیاریانی هەیە چەنە؟ بەڵێ ئێستا پێشووتر لە ڕابردووە ئەو نەوتی هەرێمی کوردستان کە ئەگەر ڕەوانەی دەرەوە بکرایە یا مشتقات بێگەر نەوتی خەشوە بە قاچاخی بووە بە شێوەیەکی عەلەنی نەبووە بەڵام لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە عەلەنی یاخود بە ئاشکرا ڕۆژانە نزیکەی 40,000 بەرمیل نەوت هەناردەی تورکیاکە و کات بە کات زیاترەکە ڕەنگە مانگی ئایندە بکاتە نزیکەی 100 بۆ 150,000 و دوو مانگی تر بۆ سێ مانگی تر بگاتە نزیکەی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. ئەوەی کە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ هەنارداکرێت. ئێستا هەرێمی کوردستان هیچ نەوتێک لە ڕێگەی شەریکەی سۆمۆی عێراقی و هەناردەی دەرەوە ناکات و ئەمەیەکێکە لەو گرفتانی کە ترسمان هەیە ئێمە بەهۆی ئەم بڕیارەوە بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستانی لێ بکەوت چکە بەپی یاسای بودجێ عێراقڵی هەرێمی کوردستان پێویستە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆری نەوتی عێراقەوە هەنار دەکات ئەگەر نەیکرد حکوومەتی ناوەند بۆی هەیە بە ئەندازەی ئەو بڕێی کە نایکا و زەرر لە دارای دەوڵەتی عێراق بکەینێ لە هەرێمی کوردستان پارەکە بڕێنێ هەرچە ئەم بیانوی ئەمانش بۆیە کە استحقاقاتی کۆمپانیەکان نادەن بەڵام لە کۆی گشتیا پرۆسەکە ئەوەیە ترسی ئەوەمان هەیەمە خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند بێ قەیرانێکی گەورەی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستانە بقوڵقێ. بەڵێ دەربارەی ئیسحاقاقی کۆمپانیا نەوتیەکان ئایا هەرێمی کوردستان خۆی توانای ئەوەی نییە لە ڕووی داراییەوە ئیسحاقاقی کۆمپانیا نەوتیەکان دابین کاتیان ئەمە بەپی عورفی نێودەوڵەتی ئەرکی حکوومەتی ئیتیحادیەکە هەم بەپی قانون هەم بەپی یاسای دەوت و غاز و هەم بەپێی عقودەکەش کە هەیە طبعا استحقاقاتی کۆمپانیەکان پێویستە لە داهاتی نەوتەوە بدرێتەوە یعنی ئەگەر ئەو داهاتە ڕاستە و خۆش نەبێت چۆن وەک لە خەریتەکەش ئاماژەم پێدا حتا 40% ئەگەر ئەم نەوتە لە ڕێگەی بۆری نەوتی عێراقی و هەناردە بکرێت پێویستە حکوومەتی عێراقی بیدات بەڵام ئەگەر تۆ نەوتەکە هەناردە نەدەیت ینی ئەو چۆن استحقاقاتەکانی بگاتەوە بەڕێی ئێمە باشترین حەلی وەسەط ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەست بێت بە هەناردەکردنی نەوت لەم قۆناغا لە ڕێگەی بۆری نەوتی عێراقیەوە و حکوومەتی عێراقیش استحقاقاتی کۆمپانیا نەوتیەکاندا پاش لێکۆڵینەوە و تەحقیقکردن لێ ینی ئێستا ینی یەکێکی لە کێشەکانی حکوومەتی عێراقەوەی ئەڵێ حکوومەتی هەرێم ڕێگە نادایمە استحقاقین داوای 4 میلیارد دلارەکە بەس بابێین لە وەسڵی خەرج و لێکۆڵینەوە بکەین بزانین ئا 4 میلیارد یا زیاتر چکە ئێمە خۆشمان کێڵگەی نەوتیمانەیە و ئاگامان لە استحقاقاتەکە زۆر جار گوێبیستی بووین ئەڵێ نەخێر کەمترە 2 میلیارە واتە ینی بەپێی قانونەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی عێراقیەوە نەوت هەناردەکە حکوومەتی عێراقیش استحقاقاتی کۆمپانیەکاندا ئێستا ئەمان لە ڕێگەی بۆری نەوتەوە ناینێرن ئەوانیش استحقاقاتی کۆمپانیەکان نادەن لە کاتێک هەرێمی کوردستان ئەگەر پێی قسەی خوانەوە ئێستا 4 میلیارد دلاری کۆمپانیا نەوتەکان قەرزارن. بەڵێ استراتیجی پیشەسازی نەوت پرۆسی کارکردن لە کەتی نەوتا لە هەرێمی کوردستان ڕووکی و هەنگاوانێ لە داهاتووە ئەم کەرتە بەکوێ ئەگا ئەوەی کە لە بەردەممانایە دوو ڕێگایە کاکرێبوار ئێمە دوو ڕێگامان لە بەردەسای دوو نمونەمان لە بەردەسایە وەکو نەرویجمان لێت یا وەکو نەیجیریامان لێت نەرویج و نەیجیریا دوو وڵاتی دەوڵەمەند لە مەسائلی نەوتە هەمان نەوتە بۆ نەرویج بووە بە خۆشگوزەرانی و ڕەفاهێتێکی گەورە بۆ نەیجیریاش بووە بە نەکبەتیەکی گەورە ئێمە ئەمانەیەکو نەرویجمان لێ بەڵام ئەوەی کە ئێستا تێبینیەکەین ئەو استراتیژی کە ئەمان گرتویان دەبەر بە شێوەیەکی فەردانی چەند کەسێک بڕیاریان لێداوە هەموو مقدرات و استراتیژەتی ئەم وڵاتەیە سەکەوتووە چەند کەسێکی دیاری کراو کە نازانێت ئیتیفاقیەتەکان چۆن لەسەر چەند ئەساسێ چیەکەن بەنیازن لە سێمانی ئایندا بەڕەسمی و پاشتیش لە ڕێگەی بۆریوە نەوتە ناردەی تورکیا بکرێت ئەمە چەند کەسێک قەراری لێداوە نەک دامەزاوەیەکی نیشتیمانی لە ڕێگەی مدیریەت و پەرلەمان و موسسات و دەوڵەتەوە هەڵسەنگاندت بکرێت بۆ پایە ئابوووریەکان ئەگەری دروستبوونی ناکۆکی سیاسی و دروستکردنی دوژمنی سیاسی چ لەسەر ئاستی نێو دەوڵەتی بێت چ لەسەر ئاستی ئەقلیمی بێت ئەگەری ئەوە بکرێت ئایا ئێمە لە چوارچەوەی ئەم پرۆساتوان پێویستی ناوخۆ دابین کە یا دابینی ناکەین ئێمە لێکۆڵینەوەمان کردووە ئەگەر ئەوەی ئەوان باسیەکەن ئەگەر $1 گەندەڵیتیان نەکرێت دە قۆناغی یەکەما کاڵە 300,000 بەرمیل ڕەوانەی تورکیاکەن ئەتوانرێت لە 150 پێداویستی دارایی کوردستان دابینکە چکە ئێستا خەرجی ماگانەی حکوومەتی هەرێمی کوردستان مانگە نزیکە $1 میلیارد ئەگەر ئەمان ماگانە 500,000
بەرمیل هەناردەی تورکیا بکەن هەر بەرمیل $6 سافیشی بمێنێتەوە 500 ملیۆن دۆلارەکە واتە تۆ لە 150 عجزە بێت موچەی مۆزەفینە بێ بکرێ بە لە 150 پرۆژەکانە بێ بکرێ بە لە 150 هەموو خەرجەکانی حکومەت دەبێت لە 150 کەم بکرێتەوە ئەمەش دروستکردنی قەیرانێکی گەورەیە چکە ئەگەر تۆ بڵێ خۆم پشت بە دارایی خۆمە بەسم 300,000 بەرمیل نەوتەکەم و بێ منەت لەوەی کە بەغا پارت دایان نایدا چکە ئێستا بە پێوزانەی لای ئێمە حکومەتی ناوان دەڵێ ئەگەر هەریەم سوور بێ لەسەر ئەوەی خۆی ڕاستەوخۆ نەوت هەناردەی تورکیا بکات و داهاتەکەی نەگەڕێتەوە بۆ خەزێنی دەوڵەت ئێمەش ناتوانین لە پارەی نەوتی بەسڕە پارە بدەین هەرێمی کوردستان هەرێمی کوردستانش خۆی ڕاستەوخۆ نەوت هەناردە بکە و نەزانێت پارەکەی چی لێت واتە بەمە قەیرانێکی ئابووری دروستە بێت و ئەگەر دابڕانی گەورە لە بودجا دروستکە حکومەت ناوەن بەشە بایعیمان بۆ نانێت ئەمە خۆراک گرانە بێت بەشە سوتەمەنی ئەو بنزینە بێجەی کە هەیە ئەویش نامێن کاتە سوتەمەنیش گران بوو ئەمە قەیرانێکی زۆر گەورە دروستەکە بۆیە پێویستە موسسەیەکە بێت یعنی ئێمە لەگەڵ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ئێستا بێت لە ئایندا بێت هەرێمی کوردستان ئەبێ ڕێگەی خۆی بدۆزێتەوە بەڵام ئەمە پرۆسەیەکی استراتیژی نیشتیمانیە ئەبێ هەموو ئەو خەڵکانی کە شارەزان لە بوارەکە هەموو ئەو هێزانی کە کاریگەریان هەیە پەرلەمان ئەبێ پێکەوە قەراردەن دیوە ئابوووریەکەی هەڵسەنگێن کە ئایا ئەزمەی دارایی بۆ هەرێمی کوردستان و قەیرانی دارایی دروستەکەیە دروستی ناکە ئەبێ دیوە استراتیژیەکەی هەڵسەنگێن ئایا دوژمن لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمیە بۆ نمونە ئایا ئێرانەکە بە دوژمنی ئێمە نایکات چکە هەموو معاملەکان لەگەڵ تورکیان لەلایەک ئایا ئەمە لەگەڵ تورکیا توانێت بەردەوام بێ ئەگەر تورکیا ڕۆژێ مەسلحەت لەگەڵ عێراقا گونجا ئەمەی قەتع کرد خەڵی دووەمی ئێمە یاخود پلانی بی ئێمە چییە بۆ ئەمە يعني ئایا ئەکرێ ئێمە ئەگەر من دەرفەتە بێ بە خەریتە بۆ شەرحەکەم کە چی کراوە ئایا ئەبێ ئێمە هەموو مقدراتی ئەم وڵاتە ژیانی ئەم وڵاتە بدێ بەزەت دووسێ کەسەوە چی لێکەن بالی بکەن بێگومان نەخێر ئێمە ئەمانەوێت نەوتی هەرێمی کوردستان یعنی من کاکرێ بوار یەک شتە بۆ باسکە ئەو بۆریە نەوتی کە لە کوردستانەوە دروستکەین تەبانێسە بەشێکی زۆری بۆریە نەوتەکە تەواو بووە تێچوونی تەنیا لە سنووری هەرێمی کوردستان 750 ملیۆن دۆلار کەس نازانێت لەکوێ ئەم پارەی بۆ تەرخان کراوە نە لە بودجا هەیە نە لە پەرلەمان هەیە نە کەس ئاماژەی پێدراوە یعنی مەسەن بۆ بەو فڵان کۆمپانیادا بۆ بە کۆمپانیاتر نەدرا ئەوجا ئێمە ترسمان هەیە ترسمان یعنی ئەگەر بە خەریتە بیخینە بەردەست ترسمان هەیە لەوەی کە ئەمە یعنی من نەک ترسمان هەیە یعنی من خوێندنەوەی خۆمە ئەم هەنگاوانی کە ئەمان ئیشان بۆ کردووە ئەیانەوێ شێخەکانی خەلیج لە کوردستانە دروستکەن بەڵام میلەتەکە وەکو خلیجی نەژی بۆ وەکو خلیجی نەژی یعنی من لە خەریتەکە هەموو کێڵگە نەوتیەکانی کوردستان و یەک کێڵگەی غازی هەیە دیارە لە کوردستانە بەسراونەتەوە بۆ یەکەوە بە بۆریەکە ڕواتە تورکیا عەدادی سەرەکی یەکەی پێوەرەکە ئەوەی کەی پێوە لە فیشخابوورە چ زەمانەتێکەیە چۆن ئێستا هەمومان نازانین داهاتی برایم خەلیل چەنە ئەو کاتیش نەزانین چەندێ نەوتە ڕۆ و چۆن ڕۆ پارەکەی بۆ کوێ چ گرنتێ هەیە بۆمە خۆکوتم یعنی دەوڵەت لەسەر ئەساسی ئەوە نییە تۆ بڵی قەناعەت کە 1 دینار نابم دەوڵەتە بێ میکانیزم بێ یاسا بێ ڕێوشوێن بێت یعنی ئەگەر دەرفەتە بێ بنەم خەریتە شەرحکەم یعنی ئەم خەتە سوورانی کە هەیە ئەو خەتە سوورانی کە هەیە هەموو ئەمانە بۆری نەوتیە تاوەکو ئێرە ئەمە فیشخابوورە لە فیشخابوور و ئەچێتە تورکیا هەموو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان پێکەوە بەستراونەتەوە بەشێکی ئێستا تەواو بووە بەشێکی تریشی ئەوانەی دابڕاون تاو نەبوو تا 2015 تەواو بێت کێ قەراری لەوە داوە کە ئەمە بڕوات یعنی ئەمە زۆر مهمە بۆ ئێمە بەڵام وەک پێشتر ئاماژەم پێدا ئەبێ موسسەی گەورەمان هەبێت ئەمە پرسێکی نیشتیمانی ینی ئەمە هەموو استراتیژیت هەرێمی کوردستان لەسەر ئەمە بنە کە نەوت و غاز ڕەوانەی هەرێمی کوردستانەکەین ئەم بۆری نەوتە ببوورە ئەم بۆری نەوتە ئایا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نەخشەی بۆ کێشراوە وەزیری سامانە سروشتەکان ڕەنگەم تەفاسیلاتەی ئامادە کردبێت بەڵێ ئەمە ئامادە کردبێت بەڵام ئەکرێ وەزیری سامانە سروشتەکان دوو کەسی تر ئەی پەرلەمان ئەی هێزەکانی تر وەک ئاماژەم پێدا بریکاری وەزیری سامانە سروشتەکان لەشتە نینای وەزارەتی سامانە سروشتەکان بێت واتە چەند کەسێکی دیاری کراون مەسەن ئەوەی تریان کە هەیە لێ کێڵگە ئێمە غازمان ئەوەی کە زۆر شانازی پێوەکرێت دابینکردنی وزەی غازە زیاتر بۆ تورکیا و پاشان بۆ ئەوروپا ئەگەر لە ئایندا بین بە بەشێک لە هێڵی نابۆ کۆش گرنگە لێک ناوچە غازمانەیە غازی قادر کەرەمە لێرەوە ئەڕوات یەتە چەمچەماڵ یەتە هەولێرە چێتە زاخۆ لە فیشخابوور وڕات واتە لە یەک ناوچەی جوگرافیە ئەم ناوچە بینین یعنی بۆ ئەوەی ئێمە خەمی ئەوەمانە لە ئایندە شاگرفت نەبێ یعنی خەمی ئەمە خەمێکی استراتیژیە ئەم ناوچە بە شێوەیە ناوچەی نفوس و دەسەڵاتی پارتی نییە لە ئێسادا مەسەن یەکێتی تیا حکومڕانە ڕەنگە لە ئایندە هاوکێشە سیاسەکان لە کوردستانە گۆڕانی زیاتر دروستکات یعنی پارتی يعني ئەو کاتێک کە ینی هەر بۆ زانایێت ئەو کاتێک کە بەشێکی زۆری وردەکاری ئەم ئەختانە کراوە کاکنی چیرفان کردوێتی کەی کردوێتی ئەو کاتی دکتۆر بەرەمسەوەی حکومەت بووە جێگیری سەوەیکی پارتی بوو 3 جار سەردانی تورکیای کردووە بەرپرسان یەکێتیش زۆر ئاگاداری ئەمەنین یعنی ئەم غازە یعنی تۆ تەسەور کە ئەگەر ئەم غازە بەم شێوە بڕوات
بڕواتە تورکیاوە لە ناوچەی نفوسی پارتیانە و لە ئایندا ئەم هێزانەی کە لە کوردستانان ئەمە نەکرێ بە پرسێکی نیشتیمانی وەک ئاماژەم پێدێت داهاتەکەی بچێتە خزمەتی خەڵکەوە زۆر ئەستەمامە قوبوڵ بکرێت ئەو کاتە چی دروسە بێت گرفت لە هەرێمی کوردستانە دروسە بێت ئێمە ئەمانەوێت ئەم خەریتەمان هەبێت بەڵام چۆن هەمان بێت ئەم خەریتە پێکەوە هەموو هێزە سیاسیەکان لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە خەڵکی پسپۆر و ئەکادیمی لە بواری نەوتوزە دیراسەی بکەن دیراسەکەی لە چەند ڕوانگەیەکەوە یەکەم لە ڕوانگەی ئابووریەوە کە ئایا ئەمە چی بۆ هەرێمی کوردستان بەدەسێنێت پێداویستەکانی هەرێمی کوردستان دابینەکە یاخود دابینی ناکات دوو لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە ئایا لە ئایندا ئێمە چ گەرانتی هەیە تورکیا تاسە لەم ڕێکەوتنە لەبەر گەڵما بێ ئایا ئەمریکا گرفت دروست ناکە یاخود دروستێکە ئەگەر تورکیا لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکە و ئایندەی هەموو ئەم بۆدێنەوەتە چی بەسەریت چکە ئەمە تێچوونێکی زۆرە تا 2019 بەردەوامە بێت لە 2015 ڕەنگە بگاتە ملیۆنە بەر من 2019 ڕەنگە بگات 2 ملیۆن ڕەنگە چی دروستە بێت ململانەی سێم ئەگەر ئەمە وەکو خۆیان ئەڵێن یعنی ببێ بەهۆی جیابوونەوەیەک ئێمە لەگەڵ ئەم سنوورەیە کە ناوچە جێناکۆکان و نزیکەی لە 1940 هەرێمی کوردستانە ئەم چی بەسەریت یعنی ئێمە لەگەڵەوە این هەرێمی کوردستان بۆری نەوتێ بێت بەڵام ئەبێت دراسەیەکی استراتیژی ئابووری نیشتیمانی بکرێت نەک ئەوەی وەک ئەمە ئاماژەم پێدا هەموو مقدراتی وڵاتە بدرێت بە چەند کەسێکەوە یعنی ئەم عەدادەش ئالێرە لە فیشخابوور بێت واتە ئێمە چەندێ نەوت لە هەرێمی کوردستانە بڕواتە دەرەوە لێرە دەرەکەوە ئێرە لە ژێردەستکیە لە ژێردەستی پارتی خۆیەتی باشە ئەم بەشێکی تری ترسە بەڵام مەسلەی ڕاکێشانی ئەم بۆریەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەربەخۆ و جیا لە بۆری عێراقی بۆ تورکیا بە هەمان شێوەمەش هەر مەسلەیەکی نیشتیمانیە ینی بۆ گرێ بین بەوەی کە پارتی لێوە مەسلەیەکی دەسەڵاتدارە شوێنێ غاز دەرەهێنرێ ئێستایشێتیە بەڵام ڕەنگە لە داهاتوە هێزێکی تر بێ مەسلەیەکی نیشتیمانیە بەڵام مەسلەی نیشتیمانی ئەبێ هەموو هێزە نیشتیمانیەکان پێکەوە قەراری لەسەر بدەن ئەمە لایەکی دووەم ئێمە لەگەڵ ئەوانین ئێمە لەگەڵ ئەوان ئێستا من بەڕقم بۆم دڵنیا کردیتەوە ئەگەر لە ساڵ 50 بودجەی کوردستان پێداویستی دارایی کوردستان کەمی کرد بەدیلی چییە بۆی معاشی موەزەف کەم نەبێتەوە بەدیلی هەیە ئەبێ ڕوونی کەیتەوە دوو بۆ ئەبێ بریکاری وەزیر ئاگای لەم پرۆسەیە نەبێت بۆ ئەبێ پەرلەمانتارەکان ئاگایان ینی ئێمە کەواتە پەرلەمانی کوردستانمان بۆ چییە بۆ 111 پەرلەمانتارماندانەوە مانگی 8 ملیۆنمان داپیان ئەگەر ئاگایان لە پرۆسەیەکی باشە کاک عەلی بوورە پرسیارێکی تر دووەم یعنی من پێ دەڵێم من دڵنیاتەکەمەوەلەوە ینی تەنەت لە شیرینی گرێبەستەکان هەرسەوەکی حکومەت لە کابینی شەمە ئاگای لێنەوە ئاگای زۆر لە تەفاسیلی و عەددانیە کە لەگەڵ تورکیا کراوە ینی ترسەکەی ئێمە ئەمەیە و ئێمە نموزجێکی خراپمان لە پێشتاوە ئێمە برایم خەلیلمان لە پێشتاوە کە داهاتەکەی تا ئێستا بە نادیاری ماوەتەوە ینی چ گرنتی هەیە ئێمە وەکو برایم خەلیل نەبێت ببوورە ئەگەر لەسەر ئەو مەسلەی بۆریە قسە بکەین قسەکە لەسەر ئەوەیە کە غاز تەنها لە ناوچە قادر کارەمایە ئەمە لە خەریتەکەی بۆریەکەدا ئەمە تا 2019 بۆری غازەکە هەتا 2019 تەواو بێت بەڵێ کەواتە ئێستا ئیشی باشی تیا کراوە ینی تەسەورەکەم نەگاتە 2019 کۆتایی پێت لە 2015 تەواو ئەو ناوچەیە ئێستا هێزی باڵادەستیایە لە ڕووی حیزبەوە یەکێتیە بەڵێ ئەگەر یەکێتی ئاگاداری کۆی ئەم پرۆسەیە و کۆی فرۆشتنی و کۆی داهاتەکانی نەبێ کەواتە چۆن ڕێگایەت کە ئەو بۆریە لەو کێڵگەیەوە ڕابکێشتە بەرەو تورکیا ئەگەر لە کاتێکە عەدادەکەش وەکو تۆ ئەڵێ لە فیشخابوور بێ ئەمەش پرسیارە سەرێکێکەیە لای ئێمە ئایا یەکێتی وەکو موسسەی دەوڵەتداری ئاگای لێیە من دڵنیاتەکەم وەکو موسسەی دەوڵەتداری ئاگای لێ نییە ئەگەر چەند کەسێکی حزبی دیاریکرا و لە لووتکە ئاگایان لێیە چ گەرانتیەکیان وەکتو ینی ئەمە بێ قاعیدە و ڕێخستی خۆیانی لێ دڵنیا بکەنەوە وەک پێشتر ئاماژەم پێدا لەلایەکەڵەن 100% ئاگام هەن لە داهاتی نەوتە لەلایەک تریش بریکاری وەزیرەکە دەست لە کارە کێشێتەوە ئەڵێ ئاگامان لێ نییە لەلایەکی ترەڵە 2 ساڵ پێشێک کە سەرۆکی حکومەت بوو ئاگامان لێ نەبوو لەلایەکی دیکاڵێن ئێستا ئاگامان لێکە تۆ کام منتەق ڕێگە بەوەدا لە سەردەمی ئەو کاتێک کە سەرۆکی حکومەت لە خۆتە ئاگای لێی نەبێت بەڵام کاتێک کە جێگریت لە سەردەمی جێگری ینی هەموو ئەمانەی کە ئەکرێت هەنگاوێمە تەمەناکەین پرۆسەکە پرۆسەیەکی نیشتیمانی بێت بەڵام ئەمە کاتێک کە عەرزەکەین ئەمە بە وێزگەیەک هەموو هێزە سیاسەکان کۆبنەوە و دراسەیکەن بۆ ئەوەی بتوانێت بڕیارێک بدرێت کە هەموو هێزە نیشتیمانیەکان لە چوارچێوەیە بەحەسێن ینی من ینی هیوادارم ئەمە پرۆسەیەکی حزبی بۆ انتخاباتوان نەبینرێت چونکە ئەم ئایندەی ئەم وڵاتەی لە ینی نەوەی ئێمەش پەیوەستە بێ بە ئەم بۆدێنەوتانەوە ینی بۆیە تەمەناکەم وەکو پرۆسەیەکی نیشتیمانی بڵێ تەنانەت لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان شاکە لیژنەوە هیچ ئاگاداری ئەم بۆریە نییە ئەمەیەکێ لە کێشکانی ئێمە هەوان هیچ ئاگادارێکیان لێ نییە فەرموو نەک ئەوان با ئێستا جێگری سەرۆکی حکومەت
با بەرپرسان ئەو عقدەمان پیشاندان کە لەگەڵ تورکیا کردویان لەسەر ئەساسیان بۆ نیە فەرمو کوا نەک پیشانی ئێمەی نەدەن پیشانی پەرلەمانتارەکانی دەن نییە ئەمە کێشەکانی ئێمەیە بەڵێ تێچووی ئەم بۆری نەوتە یان ئەم بۆری غازەش بە هەمان شێوە لەناو هەرێمی کوردستانە لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستانە لە تورکیا لە ئەستۆی حکومەتی تورکیایە تورکیا تورکیا بەمە زۆر مستەفید بووە من تقریرێکم خوێندەوە ئەڵێ ساڵانە نزیکەی 10 ملیار دلار لە چوارچێوەیەم پرۆسا بۆ دارایی دەوڵەتی تورکیا گەڕێتەوە ئەمە ئاماژەیەکە بۆی کە بە نرخێکی زۆر هەرزان نەوت و غاز ڕەنگە بدرێتە تورکیا چکە ئەگەر تورکیا بە نرخی بازار یا ئەوەی کە لە چوارچێوەی ئۆپیکا هەیە وەریگرێ مجازەفە ناکە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕاستە خۆڕوا لەگەڵ ئۆپیکا مامەڵەیەکە و لە حکومەتی عێراقی نەوت دەکرێت ئەو غازە لە ئێستاە هەنارداکرێ بۆ دەرەوە نەخێر ئەو غازە ئێستا ئەوەنەی کە هەیە محەتەکانی بەرەمهێنانی ئەم بۆریەشینە کە تەواو بووە ئەم بۆری غازە تەواو بووە محەتەی چەمچەماڵ ئیش پێکە دیسانەوە بۆری غازیش تا ئێرە تەواو بووە کە هەولێرە عفو ئەمە چەمچەماڵە محەتەی غازی چەمچەماڵ ئیشی پێکە ئەمەش تەواو بووە تا هەولێر تەواو بووە لە هەولێرەوە ئەچێتە دهۆک محەتەی کارەبایی دۆکیشیش پێکە لێەوە ئەچێتە تورکیا بەڵێ یعنی ئێستا تا هەولێری تەواو بووە تا هەولێر ئەوکانیشی ئیشی تیاکرێت ئیشی تیاکرێت بەڵێ دەستخۆش کاگالی بەپی ئەم نەخشەی کە ئیسا تۆ شەرحە کرد ئەگەر بە گریمان ئێمەوەی دابنین کە تا ساڵی 2019 چ بۆری نەوتەکە و چ ئەو بۆری غازش تەواو بێت تا ساڵی 2019 کە ئەو بۆریانە تەواو بێت و بە شێوەیەکی فەرمی نوتی لێوە هەنارداکرێ نوتی هەرێمی کوردستان بەپی تەخمین ئەگەر هەیە چەند هەناردەی دەرەوە بکرێت ئێمە ئەترسی نەگاتە ئەوە ئەترسی نەگاتە ئەو کاتە بۆ لەبەر ئەو دۆخەی ئەقلیمەی کە لەگەڵ عێراقا تورکیا ڕەنگە ڕۆژێ ڕەنگە لە ئایندێکی نزیکای اتفاقی لەگەڵ حکوومەتی ناوەندیا بکاتەوە ئەمریکا بێتە ناو پرۆسەکەەوە ئێران ڕۆڵی هەبێت لە تەداخل لەگەڵ حکوومەتی عێراقون ینی ئەمە هاوکێشەیەکی ناودەوڵەتی ینی بەڵام باشە ینی ئێستا هەرێمی کوردستان بوو بووە هەرێمی کوردستان ڕەزامەندی بۆ نمونە هێزێکی گەوری و ئەمریکا یان ئەوەی کە لە ئەعلامە هێزەکانی تری وەرنەگرتووە بۆ ئەم ئەوەی کە لە ئەمریکا لە ئەعلامە باسکە و ئێمە ئاگامان لێبێ ئەمریکا و تورکیا لەسەر ئێمە ناکۆ بوون بەڵام تورکیا مەسلحەتی خۆی پێشخست کە قازانجێکی زۆری دەستکەوێت لەم پرۆسەیە بە بەرتاورد ئەوەی نەوت لە عێراق بکرێت لێ بە نرخی گرانتر ئەوەی کە بیسمان ئەوە ئێران ئەوەی کە بیسمان دژی ئەم پرۆسەیە یعنی ئەگەر ئەمانە ڕۆڵیان هەبێت چ گرنتی هەیە تورکیا و حکومەتی ناوەندڕێ نەکەونەوە ئەگەر ڕێکەوتنەوە پلانی بیو چییە وە پێش ئەوەی وەک ئاماژم پێدا ئەگەر لە 3-4 مانگی 3 مانگی ئایندا ئێمە ئەم ئینفیساڵە دروست بوو لەگەڵ بەخا بەشە بوو جەبڕا و دەرمان گران بووقە کێ شڵەژانێکی ناوخۆی دۆخێکی ناجێگیر لە ناوخوا دروست نابێتەوە هەموو ئەمانە ترسن یعنی ئێمە مخاوفەکانمان لەمانە نەگینا لەوە نییە کە نەوتی هەرێمی کوردستان بە بۆری بڕواتە دەرەوەی ینی ئێمە ترسمان لەوە هەیە پێش ئەوەی ڕێخۆی بدۆزێتەوە ڕێکە قەتع ببێت ئاماژەکان بەشێکی بۆ ئەماچن ترسەکەی ئێمە لەم سوەنگەوە سەرچاوەیەگرێت و دڵنیان لەوەی کە ئەم پرسە زۆر ئەستەم بێ بە پرسێکی نیشتیمانی ینی کاکرێ بوار ئەوان لە 13 ساڵی ڕابردووە ئامادەی ئەهۆنە بن دعمی ئەحزاب بە قانونی بکەن ینی شتێکی زۆر بەسیتە بەبار بە پرۆژێکی وا استراتیژی ئێستا زۆر قورسی ئەمە قەناعەتکەین ئەم پرۆسەیەکەنە پرۆژەیەکی نیشتیمانی و هەموو هاوڵاتیانی کوردستان بە ڕەنگ و جەنگ زاوازەوە بە حزبی و بێلانەوە کێک لە یەک سوودمەند بن ترسەکانی ئێمە ئەوەیە زەمینەکە لەم شێوە نەخولقاوە پێویستە ئەم زەمینە دروستکەین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە سەر بگرێت لەم پرۆسەیە بابەتی ئەمە قسە بکەم لەسەر مەسەلەی ڕاکێشانی ئەو بۆریانە ئایا چەند هێزی سیاسی لە کوردستانە ئاگاداری ئەو پرۆژەیە پارتی لە لووتکەی دەسەڵاتە ناڵێ مەکتەب سیاسی و سەرکرداتی لە لووتکەی دەسەڵاتە خۆیان نەخشەدا ڕێژەری ئەم پرۆژە من ڕەنگەوە زیاتی سامانە سروشتەکان و تورکیا پێکەوە ئەمەیان تەنفیس کرد بێت لێکێتیشە ئەگەر ئاگاداری هەبێت ڕەنگە چەند کەسێکی دیاری کرا و چەند کەسێکی دیاری کرا و لە لووتکەی دەسەڵاتی یەکێتیە ئاگیان لەمە بێت بەڵام ئاگیان ڕەنگە لە زۆر تەفاسیل نەبێ ئەوانیش ئەگی نایتر گۆڕان و یەکگرت و کۆمەڵ کەس حکوومەت و پەرلەمان ومان هەمویان لە دەروی باز دەکەن ینی دەوڵەت من پرسیارەکەی من ئەوێ دەوڵەت وا دروستەکرێت وەزارەتی سامانە سروشتیەکان لە وردەکاری بابەتە ئاگادار وەزیری سامانە سروشتەکان نەک وەزارەتی سامانە سروشتەکان تەنها وەزیر بەڵێ بریک وەزعی بریکارەکەمان بینی بۆیە تەنیا لەسەر ئاستی تەکنیکاران و
ئەوانی کە کاری تیاکەن ڕەنگە کاری تیاکەن کۆمەڵی کۆمپانیای دەوڵەتی تورکیا بێت لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان ینی قراری دەوڵەتی نییە خۆگەر چوار کەسی پارت نەبێت دێ ئاگادێ بەڵام ئەگەر قراری ئەمە پێویستی بە بڕیاری دەوڵەتی هەیە یعنی دەوڵەتداری وا ناکرێت بەم نهێنی و شاردنەوە و بردن و وەرگرتنی پارە ئەم پێڵم 750 میلیۆن دلار تێچوێن پرۆژێ دیار نییە لە چۆن پارە دەرخان ئەگەرێک نییە کامە لە داهاتینەوە لە وەرگرتنی شیرینی گرێبەستەکان تەرخان کرابێت چاخۆ دەوڵەتی ئەین چۆن بەم ئەگەرە ڕابڕێمە بڵێن ئەگەر ئەمە ئەگەر ئەبێ ئەم پارەیە دیار بێت لە پەرلەمانە پەسەند کرێت پەرلەمان لیژنەی ڕێقابی بەسە ئەم پرۆژە بە شێوەی تەندەری ئاشکا درابێ بە فلان کۆمپانیا خۆ بێ وا بڕێەوە بڕێت پرۆسەکە ینی ئەگەر لە داهاتی نەوت شیرینی نییە ئەگەر لە فرۆشتنی مشتەقات نییە ئەگەر بەم ئەگەرە ناتوانانی دەوڵەت باشە کاتم زۆر کەم ماوە بەڵام وەزیری سامانە سروشتیەکان سەردانی ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕانی کرد و ئەوەی لە ڕاگەیاندن نبینیمان کە لە وردەکاری پرۆسی نەوت ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕانی ئاگادار کردو و تەنانەت باسی وەشکراکە ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە سیاسەتی نەوتی وەزارەتی سامانە سروشتەکان ڕازی بووە کەواتە هەموو ئەم قسانی ئێوە لەسەر پرۆسی نەوت و کارکردن لە کەرتی نەوت من حەزەکەم ڕاستکردنەوەی بۆ قسانە بکەم طبعا لەسەر مفاتحەی وەزیری سامانە سروشتەکان سەرۆکی حکوومەت خۆی هات دوو کەس لە بزوتنەوەی گۆڕان حزۆریان هەبوو کاک نەوشیروان و کاک قادر حزۆریان هەبوو لەو جەلسە زیاتر نزیکەی 4 کاتژمێر و 3 سەعات و نیوی وەزیری سامانە سروشتەکان قسەی کردو ینی من بە تەفاسیل لەوێ نەبووم بەڵام لە زاری هەردووشیانەوە بۆم گێڕاوەتەوە ئەمان تەنیا فترێکی زەمەنی کەم پرسیاریان لەسەر چەند شتێک کردووە ئەوەی کە ئەڵەیە وەزیری سامانە سروشتەکان وتوێتی ڕازی وتوێتی تۆ سیقە بۆ کاری خۆ هەیە کە کردوتە وتێتی بەڵێ وتێتی بڕۆ لە کاری خۆ بەردەوام بە ئەمە مانای وانە بزوتنەوەی گۆڕان ڕازی بێ و کاک نەوشیروان و بزوتنەوەی گۆڕان زۆر باشە زانێ مقڕر و یاخود بڕیاردەر لە پرۆسەی نەوت و غازی هەرێمی کوردستان وەزیری سامانە سروشتەکان نییە جهەتێتر هەیە لە وەزیری سامانە سروشتەکان باڵا تەسترە ئەگەر قرار بێت ئێمە مفاتحە یاخود لێپێسینەوە یا لێپێچینەوە یا دانووسان یا گفتوگۆ یا لێک تێگەیشتنی ڕسمیمان هەبێ و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەو کەسا قەرادێک کە قەراری سەرەکی لەم پرۆسەداوە مەسەڵەن وەزیری سامانە سروشتەکان شەرحی عەقدی کردووە عەقدەکان ئێمەچۆ بزوتنەوەی گۆڕان خۆشی زانیاری باشیە بۆ لە ئێمە هەر موسسەیەکمان هەیە دەستەیەکمان هەیە کۆمەڵی ئەندازیای نەوتن تایبەتن بە هەر هەمویان ئەندازیای نەوتنیان هۆبەیەکن لێکۆڵینەوە لە بواری نەوتەکەن زۆر باش لە عەقدەکانی داهاتی دەربارەی داهاتی نەوت هیچ زانیاریشی بە بزوتنەوەی گۆڕان نەگەیان هیچ وەڵامێکی مقنعی نەبووە بۆ بزوتنەوەی ئێمە خۆمان ئاگاداریەوە چی گەیاندۆتە ئێمە ڕەنگە ئەوەی کە وەزیری سامانە سروشتەکان بە کۆی گشتەکەی وتوێتی بە کۆی ینی ئەم جملە ئەگەر وەکو ئینتاجی کشتی وەرگین پارە ئایدی ئەو نییە ئایدی ئەو عقوداهێنانی کۆمپانیەکانە دەرکردنی نەوتە خۆشی زۆر باشزانێ پارە ئایدی جهتێکی باڵاترە ینی ئەمە کۆی گشتیە ڕەنگە ئەمە ئینتاجی ئێمە بێت لە کۆی پرۆسی ئەو گفتوگۆیە ڕەنگە زیاتر باسیەوەی کردووە ئەم عەقدانە چۆنن چەند گرنگە کۆمپانیای نەوتی بێتە هەرێمی کوردستانەوە ئەمەی کە ئێمەیکەین زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ینی ئەم بابەتانە بوون ئەگینا ئەگەر قرار بێت بزوتنەوەی گۆڕان وەک پێشترەمە ئێمە زانیایی تاومانەیە لەسەر داهاتەکان و ئەشزانین چۆنە یعنی ئەزان ڕۆژانە تەنکەرە ڕوا بەرهەمی نەوتەیە داهاتی نەوتەیە بەڵام وەک پێش ئەو جەلسە لەو چۆ ینی بە هیچ شێوەیەک بزوتنەوەی گۆڕان ڕازی نیە لەو سیاسەتە نەوتێ لە هەرێمی کوردستان ئەوەی ئێمە ئەمانەوێت چییە ئەمانەوەی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان بە هەموو مادەکانیەوە جێبەجێکرێ هەرچەند تێبینیشمان هەیە لەسەری ئەبێ شەفافیت هەبێت لە پرۆسەی نەوتە ئەبێ استراتیژیەتی نیشتیمانی هەبێت لە پرۆسەی نەوتە ئەبێ موسسات هەبێ بۆ شێوازی عەقدەکان نەک کەسێ دوو کەس بیکە موسسات هەبێت دامەزراوە هەبێت کە قەرار دەن کام عەقد چی لەکوێ گرنگترە و ئەم پرۆسەی نەوتە بە تەواوەتی بکرێت بە پرۆسەیەکی یاسایی نیشتیمانی ئەوەی بزوتنەوەی گۆڕان ئەیەوێت لە پرۆسەی نەوت ئەمە بەڵێ زۆر باشە عەلی حەمە ساڵح ڕێخەری ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس ئامادە بوورت خۆشەویستان چاپێکەوتنیم هەفتەیە کۆتایی هات تا بەیگەشتنەوەمان لە دەرفەتێکی تردا هەموو لایەکتان لە خۆشیان جێدەڵم